تەماشەوانن بەڕێز ئەف دەمێ هەوە باش هێویا دەمێن خۆش و سەلامەت بووە خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەی کوردی ئەف جارەژی دێ خزمەتەکە دیتر پێشکەشی هەوەین بەڕێزکەین سەبارەت مژارەکە گرنگ ئەو ژی لێبوردەیە ژینگەیی لێبورین یان قبولکردنا هەفتۆ و قبولکردنا ئەوێن دیتر ئەت ئێک دەمدا چەمکەکێ مرۆڤ دووستانەیە بەلێت هەمان دەمدا چەمکەکێ ژینگە دووستە ژی چەوا مرۆڤ پێتوی پێ چەندێنە هەفتۆ قبول بکەن و لێبوردە بن دگەل هەفتۆ هەروەسا گەلک گرنگە مرۆڤ دگەل ژینگەهێژی کەسێک بیتن کە لێبوردەیی ئەلدەف هەبیتن چونکە هەر کەسێک ئەت ڕۆوانگەیە خودا بەحسا ڤی چەمکەیت کەتن ئەم ژی ئەت ڕۆوانگەیە بەرنامەی بە کوردی کە بەحسا ژینگەهێ و ڕوشەمبیریا ژینگەهێ دەکەین لەوڕا دێ بەحسا ڤی چەمکەیکەین لێبوردەیە ژینگەیی ئەدگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان ناوێ خۆب ناوێ بەخێرات نەگەگەرم جانەوی مامۆستاکین زۆر بەخێر مامۆستا مامۆستاگەر ئەم ڕەنگە ئەخفتنە حتا ڕادێکی یا غەریب بیت وەختیان بێژین لێبوردەیە ژینگەیی ئەرێ لێبوردەیە ژینگەیی یان قبوڵە ژینگەیی دێ چەوە بەرجەستە بیت و دەهێتە تەبوونێدا و چمە بەست ئەلپشوی ئەخفتنە هەیە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەڵێن لە سەرەتاکاندا مرۆڤ لاواز بووە مرۆڤ پێشکەوتنی نەبووە یعنی باسی هەزاران ساڵ لەمەوە ژیانێکە سادەدا چییە؟ ئەم مرۆڤە لاواز و بێدەسەڵات بووە هەمیشە ژینگە بە سەریدا زاڵ بووە سروشت بە سەریدا زاڵ بووە بۆیە دەڵێن مرۆڤە سەرەتاییەکان زۆر گرفتیان دیوە و ئاریشیان دیوە بەدەست هەورە تریشقە و بوومە لەرزە و بارانی زۆر و لافا و لەبەرەوە ئەو حاڵەتە سەرەتاکان مرۆڤ لاواز بووە سروشت بەهێز بووە ژینگە بەهێز بووە دەڵێن کە گەشتینە ئێستا سەدەی 21 و سەدەی 20 مرۆڤ بەهێز بوو ئەو جا وەکو بڵێ مرۆڤ تۆڵەی خۆی لە سروشت و ژینگە دەکاتەوە ئەو لاواز بۆ لە بەردەستی مرۆڤەکاندا بۆیە ژینگە پیس دەبێت دەڵێن نە ئەوە ڕاست بوو لە ساتە وەختی لاوازبوونی مرۆڤدا بڵێن ژینگە زاڵ بێ بەسەر مرۆڤدا نە ئەوەش ڕاستە مرۆڤ لە ساتە وەختی بەهێزبوونیە ژینگە بە لاوازی ببینێ و زاڵ بێ بەسەریە ئەمە هەڵەیە لە هەردوو حاڵەتەکە بۆیە لە ڕووی ئینسانی دەستەواژەیەک هاتە ئارا کە پێی دەڵێن تۆلێرانس عەرەبیش بە هەڵە کردی بە تەساموح کوردیش بە هەڵە تەساموحەکەی کرد بە لێبوردەیی تاوای لێ هاتووەکە چییە؟ وەکو وای لێ هاتۆ وتت لە بینی لێبوردون کە عەفوە لەگەڵ لێبوردەیی کە تەساموحا خەڵک جیاوازی ناکە دەبێت جیاوازی بکە بۆ زانینە ڕاستی و درستی هەر چەمکەکێت بێت بزەڕینەف ئەسڵەوێت تۆلێرانس بۆ چ تشتێکێت ڕاستە بۆ تۆلێرانس کاتی خۆی کە گەبڕێت و بۆ تۆلێرانس فەرهەنگەکانی زمانی ئینگلیزی تۆلێرانسی چۆن پێناسە کردووە ئەڵێ the ability to tolerate something that one does not agree with بە کوردی ئەمەت پێناسی ڕاستەقینەی تۆلێرانسە ئەو کات بۆ دەرەکەوێت تەساموح هەڵەیە تۆلێرانس ئەڵێ چی ئەڵێ قابلیەت توانای تۆ بۆچی توانای تۆ بۆ تەحملکردنی ئەوی دیکەی بەرامبەر کە تۆ لەگەڵیدا کۆک نیت ئەمە ماناکێتی مانای وایە من و تۆ جیاوازین ئەم جیاوازی لە نێوانماندا هەیە ڕەنگە بزانین هەر ئەمێنێ دوونەتەوەی جیاواز دوو ئاینی جیاواز دوو ئاینزای جیاواز ژینگە لەگەڵ مرۆڤ دوشتی جیاواز کە مادام هەر ئەمێنێ چۆن تەحملی یەکتر بکەین بەمانەوەی جیاوازەکان ئەگەرەوەتە یا قابلوێ چەندێ وەختی دوو کەس جیاواز بن ئیجاد شت گەل ژینگێ بیت یان گەل مرۆڤان بیت قابلوێ چەندەیە کە تەحمل هەفتوو بهێتە کرد بەڵێ ئەمەیە کە ئێستاکە دەڵێن ئەوروپاتیای سەرکەوتوو بووە کە ئەبینین ئەڵێن هەموو کەسەڵێ لە ئەوروپا هەموونەتەوەی جیاواز و ئاینی جیاواز و ئاینزای جیاواز و چی هەموو ئەمانە لەگەڵ یەکدا تەبان لەلای ئێمە چۆنە بێ بۆ ئەڵێن تەعریب ئەوەیە ئەنی چۆن ئەڵێ سیستەمی بەعەس چیەکە تۆی پێ تەحمل ناکرێ کوردبی تعریب تەکە بۆچی بۆی وەکو ئەوت لێبێ یان مەسەلەن لە هەندێک شوێن وەکو چۆن دەڵێ تێگەشتێکی ئاینی تونڕەوانە تەحمل ناکە مەسیحەکە وەکو لە چۆن دەڵێ لە مەحاکمی تەفتیش و دادگای تەفتیشی سەردەمی سەدەی 15 بە زۆر خەڵک دەکا بە مەسیحی یان ئەو موسڵمانەی وەکو داعش و هاوشێوەکانی داعش تەحملی جیاوازی ناکە یەکێکی تری ئێزدی بێ دەڵێ ئیلاوێ شایدمان بێنی بووی بە موسڵمان کەواتە ئەمە مشکلەکەیە خدا وای نەفەرموو خدا داوای کرد وەلیذالکە خەلەقەهم یعنی ئینسان بە جیاوازیەکەیەوە قبوڵکەی ئەگەر من هەموو شتێکی تۆ وەک خۆم لێ بکەم منیش هەموو شتێکی وەک تۆ لێبێەوە خدا ئەمەی نەفەرمووە جا ئەم قسەیە گوتمانە بچینەوە سەر ئەسڵ مادام وشەی تۆلێرانس ئێمە لە ئەوروپا وەرمان گرتووە
ئەبێ بینەوە سەر ئەسڵەکەشی ئەبوایە مەبەستی پێچی ئەبوای عەرەب بیوتایە تەحمل تەحمل کوردی دیتە ئێمەش بمانگوتایە بێکەوە هەڵکردن تەحملکردن و بەرگەگرتنی یەکتر و ئەوە کەواتە لێرە چی دێ کەواتە لێرە بۆ دەرەکەوێ بەم مانایە لێبوردەی ژینگەیی یعنی تەحملکردنی ژینگە بەرگەگرتنی یاساکانی ژینگە چۆن ئەمە بکەی بە نمونە ئەبێ ئێمە ژینگەمان قبول بێ وەکو خۆی نەک وەک ئەوەی ئێمە بمانوێ چی لێ بکەین هەموو ڕۆژە دەستکاری بکەین هەموو ڕۆژە دەستکاری بکەین ئەم وەزعەتێکە بارودۆخی ئێستا کە دنیا دەناڵێنێ بە دەستی ئەوەی کە پلەی گەرمای گۆی زەوی لە بەرزبوونەوەدایە و چۆن دەڵێ کەش و هەوا بەردەوام لە گۆڕانێکی زۆر خراپدایە ئەمە سەبەبەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە کە مرۆڤ ناتوانێت بەرگەی یاساکانی ژینگە بگرێ ئەوێ هەر کەس ئێوێ ژینگە وەکو ئارەزوەکانی خۆی لێ بکە ئەمەش بێتە مای ئەوەی کە وتمانە بێتە ململانێ لەگەڵ ژینگە لە کاتێکدا بەێ مامستا جەنابێتە ئاختنێت دەستپێکی دامەژەدەوەی چەندێ دەما ژینگە یا زاڵ سەر هێزاخو و مرۆڤژی یê لاواز و yê pêşnekefti wî demî da jîngê rehem mirovî da nebiriye vêgavkê mirov yê zal e erê bûçî mirov dê yanî شێتن ڕەحمێ بژینگێ دابەتن دەمەکێدا و سەر حسابە ژیانەوەی بیتن باشە پرسیارێکی ینی چۆن ئەڵێ ڕەوایە بەس لە هەمان کاتیشا ینی چۆن ئەڵێ باباسیکەین یعنی تۆ ئەڵێ ئەو کاتی کە مرۆڤ لاواز بوو ژینگە ڕەحمی پێ نەکرد ئێستا کە مرۆڤ بەهێزە بۆچی ڕەحمی پێ بکە سەر حسابە ژیانەوەی ئەگەر قسەیەکی جوانە لەبەرەوەی تەنیا کائینێک و بوونەوەرێک لەسەر ڕووی زەمین مرۆڤ عاقڵە عەقلی هەیە کەواتە دەم ئەم دەبێ بگونجێ لەگەڵ ئەودا ینی تۆ تەماشا بکەیتەوە جارێکی تر يعني أم بارودوخا خدا فرمي للقرآن ده هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها يعني الله خدا فرمي من زبيم بتون روانا وان دروس نكردو تاوكو ايوه نتوان لقالي دابجين أصلا وام لي كردو كايوه لقالي دابجين كواتا ما بستكا چون بو قيناكا اما بيويستا قران كاريك واستعمركم فيها دبي لجينغا دا دسكاري بكين بقنجي لقال شوني إنسان ده بەڵام دەستکاریکردنەکە گرفتێتر دروست نەکە ینی چۆن نمونەیەک پێ بڵێم مرۆڤ هەستەکە هاوینە باش هاوین گەرمە هاتووە بە دارێک بە لە قەدارێک خۆی باوەشێن کردووە وانە زەرەری نەبوو بۆ ژینگە بەمنەوە دوای بڵێن کارەبا پەیدا بوو خەڵک پانکەی هەبوو لە ڕوویەکەەوە پانکە زیان بە ژینگە ناگەێنێ بەس ئیشکردنی کارەبا لە وێزگەکانی کارەبا لەوێ پیزیۆتر ژینگە هەیە و زیاتر کارەبا سەرفە بێ بەس هەر قەیناکە چی بکەین مرۆڤ پێویستە گەرمای نەبێ دێت ئیشە خراپتری کرد هات سپلیتی داهێنا سپلیت بە گازەکانی کلۆر و فلۆر و کاربۆن ئیشەکە کە بەم گازانە ئیشی کرد ئەبێتە ئەوەی کە ئەم گازانە کە بەکارە هێنرێ لە سپلیتەکانمانە لە تەبریدی سیارەکانمانە ئەمانە بێتە مای ئەوەی کە دەرچێت کە دەرچوو هەوا چینی ئۆزۆن کوونەکە طبیعەتی وایە کە چینی ئۆزۆنی کوون کرد ئەو کاتە ئەو تیشکە سەر و بنەوشەیەی کە نابێ بگاتە گۆی زەوی لەو کوونەوە تێپەڕەبێ کە گەشتە گۆی زەوی خەڵک تووشی شەرپەنجەی پێستەکە ئەمە گرفتێکی بۆ دروست بوو کەواتە ئەو خۆ فێنەکردنەوەی بە سپلیتەکە ئیکەین ئەمە مافێکی ڕەوای مرۆڤە بەڵام لە هەمان کاتدا بوو بە مای کوونکردنی ئۆزۆن بۆیە ئێستا ئەوروپا چیان کرد ئێمەش لە هەرێم خەریکی ئەوەین لە هەرێم و لە بەغدا و لە عێراق ینی ئەوەن کە ئەو بۆ لە مەودووە لە ڕێی چۆن دەڵێ بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ چی داخل بکرێ ئەو سپلیت و ساردکەرەوانە داخل بکرێ کە گازە دۆستەکانی ژینگەیە نەک کلۆرفڵ کاربۆن ئەو سێگازە نەبێ لە ئەنجامدا لەم ماوەیە کە ئەوروپا لەو سێگازە خۆی ڕزگار کرد خەریکە ئەو کونە کە چەندین ئەڵم کونە و ئاوا بچووک نییە بە چەندین کیلۆمەترە خەریکەوە یەکی گرتوتەوە جارێکی تر ئەوەش بۆ مرۆڤایەتی خەبەرێکی خۆشە جا مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بووکە ئەمە خدا وای فەرموو خدا فەرمووی لەگەڵ سروشتا لەگەڵ ژینگەدا ململانێ مەکەن سێراع مەکەن لەگەڵیدا چی بکەن لەگەڵیدا تەعایش بکەن لەگەڵیدا پێکەوژیان بکەن لەگەڵیدا ئاشتی بکەن یعنی کارەکانی خۆشتان ئەنجام بن بەڵام زیان بە ژینگە مەگەێنن ئەمە مانای تحملکردنی باش ما مستەگەر وێگافکی ئەم تەماشای جیهانە مرۆڤاتیە بکەین بگشتی وەکەر بەحسە خۆشی بکەین تایبەتی ئەم وەکو مرۆڤ مەهەڵکردن و قبولکردن و تەسامح و لێبوردەیی یا کێمە ڕەنگەت ئاستێکی زۆری بەرزدا نەبیتن ئەرێ چاوە ئەم دەکارین وەختێکی وەکو ئەڤڕوودا کەسانی لێبوردە بین گەل ژینگە ڕاستە بە چەند خاڵێکە کرێ یعنی یەکێکیان ئەوەیە کە تۆ کاتێک
مافت هەیە دەست بخەیتە نێو شتێکەوە بە ئارەزوی خۆت چیلەکەی بیکەی ئەڵێ کاکە مڵکی خۆمە کە پەیوەندی پێوە هەبی هەر ماڵی خۆتە چۆن ئەڵێ هەندێک شتێ ئەڵێن مولکی سرفە لە ناو ماڵەکەی خۆت بەسەگە کرێکیوی خاوەن ماڵ قبول ناکە دەستکاری بکەین کەواتە ئێمە بیا هەمیشە ئەم پرسیارە بکەین ئێمە خاوەنی سەرەکی ئەم گۆی زەویەی نەخێر لە ئەنجامە ئەو مافەمان نییە بە ئارەزوی خۆمان دەستی لێ بێ بەێ ئەگەر ئەم تەماشای جیهانە ئاینی بکەین یان کورد گوشەنیگە ئاینی تەماشا بکەین ڕەنگە ڕوبەرێکی گەلێکی زۆر بەحسا لێبوردەیان مرۆڤی کردبیت کە مرۆڤ چاوە قبولکردنە هەفتوو بکەتن بەێ مامۆستا ئاینی چ ئاماژەیەک و ئیشارەتێک نافدا هەیە بەحسا لێبوردەیە ژینگەیژی کردبیتن زانایانی بواری ژینگە شتێک هەیە پێی دەڵێن فەلسەفەی ژینگە ئەم فەلسەفەی ژینگەیە لە کتێبەکانی فقی ئیسلامی قەدیم ئەگە تەماشایکەی بە موشەیە نهاتووە بڵێن فەلسەفەت البیئە فەلسەفەی ژینگە ئەوهایان نەگوتووە شتێکیان گوتووە وەکو بڵێ ناویان ناوە فقه الحمى فقه الحمى بس سردمي استابوا انقد نظريه الحمى يعني شي بمعناه كتير حما چییە حما بریتە لە شوێنێک کە پێ دەوترێت ناوچەیەکی محرمە يعني چۆن پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئەم خدا هەموو ئەم شتای بۆ دروست کردوون سەخەرە لەکم ما فی السماوات وما فی الأرض خدا وای فەرمووە پێغەمبەر ئەمەی پێ ئاشنا کردین فەرمووی ئەلا وئین لكل ملك حمى ئەڵێ هەموو مەلیکێک کە پاشایە ئەو پاشایە وڵاتێکی بەدەستەوەی ئەو وڵاتە هاوڵاتی تای ئەژین بەس پەرژینێک و سنوورێکی تایبەتی هەیە کە پێی دەوترێ قەسری خۆی پێی دەگوترێ ماڵی خۆی ئەوە تۆ مافی ئەوەت نییە لێ نزیک بیتەوە پێغەمبەر ئەم نمونەیەمان بۆچی پێڵێ ئەلا وئین لكل ملك حمى وحمى الله محارمه يعني وەک هەموو پاشایەک ناوچەیەکی قەدەغەکراوی تایبەت بەخۆی هەیە خەڵک نابێ بچێتە نێوی خودداش ناوچەیەکی قەدەغەکراوی هەیە ئەو قەدەغەکراوە کوێیە کە خوددا بۆ خۆی دایناوە ئەو شوێنانەیە کە خوددا کردوێتی بە محەرەمە کە ئەڵێ مەحاریمەکە یعنی ئەو شوێنانی کە حرام کراوە دەستی لێبێ جامە لە بواری فقا شتێکە گەێنێ لە بواری ژینگە شتێکی ترەگەێنێ کەواتە دین منطقەیەکەیە ناوچەیەکەیە پێ ئەوترێن ناوچەی چۆن دەڵێ پارێزراو ئەم ناوچە پارێزراوە بەم فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر لە ڕووی ئاینەوە تەماشایکەی ئەلا وئین حمى الله محارمه ئەم مەحاریمەی خوا ئەم شوێنە قەدەغەکراوەی خوا کوێیە ئەو شوێنەیە کە خۆی پێی وتون قەدەغەیە دەستی لێبێ یەکێ لەوانە چییە ژینگەیە کە لە ئاەت و لە فەرمودە بۆمان هاتۆ چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەو بۆمان هاتۆ چۆن مامەڵە بکەین لەگەڵ وەکو ئەوەی کە لە ئەڵلقەکانی پێشوو هەندێک جار ئاماژەمان بە هەندێک نمونە کرد ئەو ئاوە خوا بۆ ئێمەی دروست کردووە بەڵام وەکو وتمان پێغەمبەر فەرمووی ئیسرافە ئەگەر تۆ ئەگەر بێت و ڕووبارێکیش بێ فەرمووی پیسایی و میز مەکەنە نێو ئاوە ڕووبار بێ بۆستاو بێ نابی ئەم کارە بکەن ئەمە بوو بە منطقەیەکی محەرەمە لەم حاڵەتەدا وانە فەرمووی مەسەلەن هەوا پیس مەکەن وانە دووکەڵ ئاگر ئەمانە مەکەنەوە ئەمە مانای چییە بێمان دەڵێ هەوا پیس مەکەن فەرمووی خاک پیس مەکەن کە فەرمووی خاک پیس مەکەن ئیتر ئەو سەردەما خۆمین نەبووە خەڵک بیچێنێ وانە ئەو کاتە پێغەمبەر فەرموویەتی خەڵک لەسەر ڕێگەی خەڵک هەر دڕکوداڵێک بەردێک لابە خێرێگە وانە ئێستاکە ئەو خێرە گەورەتر بووە مینێک هەڵەگرێتەوە تیمێکی تایبەت جامە بەستم چی بوو ئەوە مانای وایە خوددا ڕێگەی نەداوە خەڵک بە ئارەزووی خۆی چۆن دەڵێ ژینگە پیس بکە لێرە ئەومان بۆ دەرەکەوێ پەیوەندی ئێمە و ژینگە پەیوەندیەکی وجودە پەیوەندیەکی هەبوونی هەردوو لامانە بەبێ ئیرادەی خۆمان ینی چۆن ینی ئەم ژینگەیە ئەم هەوایە ئەم خاکە ئەم ئاوە وانە لەم شوێنی کوردستاندا وەکۆڵە پرسی پێ نەکراوە چ جۆرە مرۆڤێک دێتە ئێرە وایە یانی تۆی سە بڕوانە سێرەکەی مرۆڤی ئەوروپی بەدەست ژینگە لە سایی مرۆڤێکی ئەوروپی حەساوەتەوە وانە بەڵام ژینگە دەستی نەبوو ئەو مرۆڤ ئەوروپیە لەوەیە ئەم ژینگەی کوردستانش دەستی لەوەدا نییە مرۆڤی کورد لێرەیە کە ژینگە ناپارێزێ وایە ئەم مرۆڤە خۆشی دەستی لەوەدا نییە بۆ لە ئەوروپا لەدایک نەبوو بۆ لە کوردستان لەدایک بوو کەواتە لێرەوەیە بۆیە دەڵێن لێبوردەی ژینگەی بۆیە دەڵێن تەحملی ژینگەی بۆیە ئەڵێن ئینڤایرۆمێنتال تۆلێرانس لەبەر چی لەبەر ئەوەی کە هەردوو لامان دەستمان نییە لەوەی کە من لەم ژینگەی کوردستانم ئەو ژینگەی کوردستانش خاوەنی کەسێکە وەکو من بۆ نمونە کەواتە لێبوردەیە ژینگەهی تشتێک فطری نییە کە وەک هەست دەف ئینسانی هەبیتن بەلکو تشتێکە ڕێگا پەروەردەکردنی تێتە هەبوونێدا زۆر ڕاستە چونکە مرۆڤ لە سەرەتای دروستبوونیەوە مرۆڤ بە یەک چەمک دروست کراوە چەمکی ئازادی بۆیە خوددا لەم فەلسەفەیە ئەوەتی ئەگەی
لە بەهشتی تاقیکردنەوە لە تاقیکردنەوەی بەهشت یا بەهشتی تاقیکردنەوە خدا لەو هەموو بێ شومار و بێژمارەیە لە ناز و نیعمەتە یەک تەنها درەخت لە مرۆڤ لە ئادەم قەدەغە دەکا بەڵام هەر لێی دەخوا کەواتە مرۆڤ لەگەڵ ئازادیە گەورە بووە لەگەڵ ئازادیە گەورە بووە مرۆڤ هەمیشە دەست بۆ ئەو شتانە دەبا کە تۆ پێی دەڵێ قەدەغە کراوە بۆیە پێویستی بەوەی پەروەردە بکرێت لەسەری بۆیە پێویستە پەروەردە بکرێت لەسەری و هێڵی سوور و گڵۆپی سوور و خەتی سوور و یاساکانی ئەبێ بۆ دابنی جامەمەستم چی بوو لێرە کە لێرە مرۆڤ لەگەڵ ژینگە هەردوو لایەن کەوتونەتە ماڵی یەکترەوە کۆڵێ نەماڵەکە ئەوی هەڵبژاردووە نە ئەم ئەو ماڵی هەڵبژاردووە لە ئەنجامدا دەبێت پێکەوە هەڵکەن ئەم پێکەوە هەڵکردنە لە چۆ دەست پێکە لێەوە دەست پێکە وەکو گوتر ئەبێ پەروەردەیکەین کەواتە مرۆڤ کە پەروەردە دەکرێت وەکو دەڵێ ڕۆحی ئەم مرۆڤە شیفای دەبێ کە جارێکی تر لەگەڵ ژینگەدا تەساموحەکە ڕووبارێک دەبینێشتی تێفڕێنادا وەکو دەڵێ ینی زانایانی ئاینی خۆمان چەند وەجبەیە کۆریەکان بردیانیان بۆ کۆریا جارێکی تر باسم کردووە دەڵێن لەوێ منداڵی چواری سەرەتایی وانەیەکی بە ئێمە گوت وەختی ئێمە چوین ڕووبارێکان پێنیشانداین و ژینگەی کۆریای باشووریان پێنیشانداین دەڵێن من لە دوو خوتبە لە دوو وتاری هەینی لە دوو مزگەوتی جیاواز مەلای جیاواز کە لی بوومە ئەم ڕووداوایان جێڕاوەتەوە لەم شاری هەولێرە گوتیان ئێمەیان بردە گەشتی دەرەوە لە نزیکی ڕووبارێک بووین دەبەی ئاومان پێبوو کە دەبەی ئاومان پێبوو خواردمانەوە وتی یەکێک لە ئێمە یەکێک لە مامۆستایانی ئاینی وتی دەبەکەی فڕێدا ناو ئاوەکە وتی بزانم تاچۆ ئەڕوا تاچۆ دەتوانم بیهاوێم وتی دوای لەوێ بە هەمان کاتدا کۆمەڵێک مناڵی سەرەتاییان هێنابوو بۆ تەماشاکردنی ژینگە وتی 5-6 لەو مناڵانە دەوری ئەو مامۆستایاندا دوای بە تەرجمە پێیان گوت ئەو مناڵانە چی دەڵێن وتی ئەو مناڵانە دەڵێن ئەوە ڕووبارە ئەوە خاوێنە ئەوە پلاستیکە پلاستیک مادەیەکی زیان بەخشە بە ژینگە جانەوەرەکانی زیندەوەرەکانی نێو ڕووبارەکە دەیخۆن دەخنچێن دەمرێن بەم شێوازانە جە مامۆستای ئاینی گوتی ئێمە لە منداڵێک شەوە فێر بووین کە ژینگە پارێزی چۆنە زانە یعنی ئەم بابەتە بابەتێکی پەروەردەیە بابەتێکی پەروەردەی مامۆستا ئەم بێژین لێبوردەیە ژینگەیە کەش لەوانی ئاینی بە تەماشاوێ مەسەلێ بکەین باشە ئەگەر ئەم لێبوردە بین گەل ژینگەیە و ژینگەژی چەندین تشتێن سروشتی هەنە کە ژیانە مرۆڤ دێش ناو بەت بۆ نمونە لافاون زیلزالن یان هەر تشتێکی دیترە ئەرێگەر مرۆڤ ڕێگریە وان تشتانەی کەتن ژیانەوەیش ناف ناچیت بەڵێ دەوێت ڕێگری بکە دەڵێن یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ئەم لافاوانە ڕووبارەکان ڕێگەی خۆیان گۆڕیوە ڕووبارەکان چۆن دەڵێ ئێستا کە بە شێوازێک زیان دەگەێنن قسەیەک دێتە ئارە ئێستا قسەیەک دێتە ئارە دەڵێن مرۆڤ چۆتە ڕێگەی ژینگەی گرتووە یەکێک دێت شەربەتۆ دەفرۆشێ تۆ دەڵێ تۆ هاتوویتە سەر ڕێگەی من نەهاتوومەتە سەر ڕێگەی تۆ دەڵێن ئەوە بۆچی ڕووبارێک خۆی کرد هەسە لە کوردستانە زۆر ڕۆدە دەڵێن وەڵام ساڵ باران زۆر بوو ئەم ڕووبارە خۆی کرد بەم گوندەیە ئەو گوندە بڕۆرەوە بۆ ساڵەکانی 50 ئەو گوندە لەو شوێنە نەبووە ئەو شوێنە ڕێڕەوی ڕووبارێک بووە بەڵام چەند ساڵێک باران نەباریوە خەڵک چی کردو و توی بالێرە خانووە بکەم ئێستا ڕووبارەکان دێنەوە سەر شوێنەکانی جارانی خۆیان بۆیە لە سعودیە هەمیشە قسەیەک دەکەن دەڵێن ئێمە فەرمودەمان هەیە پێغەمبەر فەرموویەتی زمانێک دێ ئەم جەزیرەی عەرەبە بەم بیابانیەی ئێستای هەمووی سەوز هەڵدەگەڕێ و کەسێک دەبێتەوە جارێکی دیکە بۆ شتەکان دێنەوە سەر ڕێڕەوی خۆیان کەواتە لێرەوەیە دەڵێن هەر شوێنێک ڕێڕەوی ئاو بوو تۆ نابێت لەوێ بچی خانوو بکەی ئەڵێ کاکە بۆ ئێکەی ئەڵێ کاکە وەڵا 30 ساڵ ئێمە لافاومان نەدیوە ئاخر 30 ساڵە نەدبینی و پێشتر هەبووە هەر دێتەوە جارێکی تر ژینگە دێتەوە سەر ڕێڕەوەکەی خۆی لەبەرەوە مرۆڤ دەچێتە سەر ڕێڕەوی ژینگە ئەچێ شەڕ بە ژینگە دەفرۆشێ ئەچێتە سەر ڕێڕەوەکەی ئەویش دێتەوە سەر ڕێڕەوەکەی خۆی هۆکارێکی تر ئەوەیە کە مرۆڤەکو گوتم پلەی گەرمای زەوی بەرز کردوێتەوە بەستەڵەکەکان چۆن دەڵێ دەتوێنەوە ئاو زیاد دەکا ئەم تێکچوونە خۆشبەختانە من و تۆ ئەم کاتی قسەی تیاکەین ئەو کاتەیە کە لە ئەمریکا ڕایان گەیاندکەوە بایدن ئەبێ بە سەرۆکی ئەمریکا یەکێک لە خراپترین سەرۆکەکانی دنیا باسمان کرد لە چەند ئەڵقەی ڕابردوو ترامپ بوو چونکە ترامپ لە پێشی مانگێک باسمان کرد کە یەکێک لە کارە خراپەکانی چی بوو لە 2015 ڕێکەوتنامەی پاریس بوو بۆ کەمکردنەوەی گازی دوانە ئۆکسیدی کاربۆن بەڵام ترامپ لە 2017 لە یەکشایەوە خۆشبەختانە یەکێک لە 5 کاری لە ماوەی 100 ڕۆژە کە بایدن دەبێ بیکا و خۆی بڕیاری داوە بیکا یەکێکیان ژینگەیە جارێکی تر دەچێتەوە نێو ڕێکەوتنامەی پاریس جارێکی تر دەڵێ ئێمە پێویستە لە 2050 پرۆژەیەکی باشی هەیە بایدن ئەڵە لە 2050 هەمومان دەبێ ئەمریکا وا لێ بکەین بگەڕێتەوە بۆ بەکارهێنانی سەرچاوی وزەی پاک
ئیدی کاربۆن بێلایەن دەکەین و جارێکی تر کاربۆن بەکار ناهێنین ئەمە مانای چیە مانای وایە مرۆڤ لە ئاستی سەرۆکایەتیدا کە لە ژینگەش تێدەگا بەو شێوازە وڵاتێکیش کە وڵاتی یەکەمە لە ئاستی جیهاندا ئەبێتە مای پاراستنی ژینگە زۆر باشە مامۆستاگەر ئەم هەردوو شەنیگە ئاینیدا تەماشای مژارێکا دیتر بکەین بۆ نمونە مثلەن ناوە ئاینیدا gelek tekesû çendekî re lêbûrdeyî hebî şewazekê giştî û amajên te jî pêda sebara jîngehê belê tu bînî cîhana îslamî şewazekê giştî em wekû Kurd ke zorîna me musilmanin me kariye em van xîtabê dînî cêbecê bikên jiyana xwe da نەخێر نەخێر بە بە شێوەی باش نەمانتوانیەوە کەمینەیەکمان هەیە دەتوانێت ئەم کارە بکە زۆری نەمان نەیکردووە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە دەڵێ وەختێ تۆ درەختیش بەکاردێنی ئاساییە خەڵک درەخت بەکاربێنێ بۆ خۆ گەرمکردنەوە بەڵام دەڵێ درەختی وشک بێنە یا درەختی وشک ببڕەوە یا لقێک وشک بوو بێ بیبڕەوە کەچی سێرەکەی زۆر بێویژدانانە خەڵکمان هەیە لە کاتی هاوینە ئەچێ درەختەکانی بڕیوەتەوە لەوێ فڕێ ئەدرێ ینی فڕێ ئەدرێ یان چی ئەی شارێتەوە تا وشک هەڵەگەڕێ دوای ئەچێت لە زستانە ئەیهێنێتەوە لەو تا وشکم هێناوە بەس بڕیوێتەوە ئەمانە هەمووی پۆلیسی دارستان ئەم فێڵانیان دۆزیوەتەوە کە هاوڵاتی ئەمە فێڵ لە حکوومەتی شەکە جامە بەستم چی بوو ئەوەیە کە لە ڕووی ئاینی خدا فەرمی والأرض وضعها للأنام يعني بۆ ئینسان خدا ئەم ئەرزەی بۆ ئینسان دروست کرد ئەم ئینسانە جۆرێک لە ئەنانێتی بۆ دروستە بێت هەموو جار بەشێک لە زانایان ئەم ئاەتە ئەخوێنەوە قسەیەکی جوانەکەن دەڵێن خدا فەرمیوەتی والأرض وضعها للأنام ئەڵێ هەندێک وای لێ هاتووە هەندێک مرۆڤی خراپ خەریکە بڵێن والأرض وضعها للأنا هەر بۆ من يعني ئەوە قسەی جوانە لە زانایان هەندێک جار ئەم لە هەندێک شوێن بیستومە يعني ئەمە مانای چی ئەمە مانای ئەوەیە کە خدا فەرمووی ئەم زەویەم بۆ هەمووتان دروست کردووە هەندێک مرۆڤ پەیدا بۆ دەڵێ ئەم زەویە هەر بۆ ئەنا نەک بۆ ئەنام بۆ خەڵک هەر بۆ من خوا دروستی کردووە بەمانە خۆ بە زمان وا ناڵێ بەس کردەوەکانی وا دەڵێ کە پەلاماری هەموو شتێکەدا و لە هیچ شتێکی دیکە ناگەلک باشە مامۆستانوکەن هەم تەماشای تکستên aynî bikein ekît amajên gelekî zûr tê dihene ke hana me da bîtin em hem lêbûrde bîn gel hevdû wekû mirov û hem lêbûrde jî bîn gel jîngehê jî belê mamosta ev çenda ke niha cenabê te behs ket lêbûrdeya jîngehiye ed gotara aynî da ya berceste tête pêşbînîkirin em bînîn yan jî ştekî xayîb e یەکێ لە شتە باشەکان ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا ینی بە شێوازێکی سەرەکی هێشتا گلەیی بکەین لە ئاستی خەڵک لە ئاستی خەڵکایە چونکە بەڕاستی ینی بڵم دواترین ینی تازەترین نوێترین شاندێک سەردانی منی کردبێت لە دەستەی ژینگە یەکێتی زانایان بوو ئەم کاتی من و تۆ قسەی تیاکەین پێشی 2 ڕۆژ بۆچی چونکە زانایانی ئاینی خۆشمان دەزانن ژینگە ڕوبەرێکی چاکی هەیە لە سیمینارەکانی یەکێتی زانایان باسی ژینگە ڕنگ ڤەنادەت گوتارێتوان بڵێ لە سیمینارەکانی وەزارەتی ئەوقاف باز دەکرێت تەنانەت خۆمیان بان کردووە نوێنەری هەر 8 ئاینەکە باسی ژینگەمان کردووە لێرە باسێک ئەوە دەکەوتم هۆشیاری و یاسا هۆشیاری و یاسا ئەمە باسێک نییە کۆتایی پێبێ باسێکە دەبێت شەو ڕۆژ هەر بیکەینەوە بەڵام هاوڵاتی ئێمە بەشی زۆری لایەنی هۆشیاری کەمە هێشتا لە بواری ژینگەدا یان جێبەجێی ناکە پێویستە یاسا لەوێدا بەرقەرار بێ ئەو جۆرە کەسە بەێ کەواتە مامۆستا مادەم جەنابێتە بەحسا تاکی کرد کەواتەم بینە سەر تاکی بزانین بۆچی تاک یەکەم بایەخە بوو مەسەلا لێبوردەیە ژینگەی یەکەم شت کەم هۆشیاری بەچی کەم هۆشیاری ئێمە وەکو تاکێک وەکو کوردێک کە ئەمە وڵاتی ئێمەیە و ژینگەی ئێمەیە وەکو تاکێک کە ئێمە خوددا ئەناسین و هەر ئاینێک بین وتم لە خوددا پەرستی و لە یەک خوددا پەرستیە یەکسانی بەێ هەرچی ئاینێک بین دەڵێن خوددا باشە وەختێک گوتمان خوددا بابزانین ئێمە ماڵی چێ پیس دەکەین ئێمە لێبوردە نین لەگەڵ چێ ئێمە تەحملی کام ژینگە ناکەین کە خوددا باسی کردووە خوددا فەرمووی لەهو یعنی لله له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى هیچ شوێن ما نەما یعنی خوددا فەرمووی هەموو ئاسمانەکان هی خوددایە ئەرزیش هی خوددایە نێوان ئەرز و هەموو ئاسمانەکان هی خوددایە ژێری ئەرزیش هەر هی خوددایە کەواتە ئەگەر ئەمش بەس ئەم شعورە ئەم هەستە لە لای ئینسان هەبێ هەر ئینسانێک کە خوددا بناسێ ئەم هەستەی لەلا بێ زۆر ڕێزی ئەم ماڵە دەگرێ زۆر ڕێزی ئەم بوونەوەرە دەگرێ چونکە دەزانێت هی ئەو خوددایە کە ئەم دەیپەرستی یعنی بڕوا بکە لە دوای ئەم قسەیە هیچ قسەیەکی تر ینی هەموو قسەیەکی تر زیادە هەموو قسەیەکی تر زیادە نەبوونەوێ هەستا جانابێتە بەحسکردن کە گەلێکە گرنگل دەف ئینسانی هەبیتن ئەرێت و بینی ڕێژە هەرە سەرەکی وەدگرتەوە بوو جێبەجێنەکردنا یاسایت ناف وڵاتی مەدا
ڕەنگە ڕۆژگار وای سەلمان دەبێ چونکە بە بەڵگەی ئەوەی ئەوروپاش مرۆڤن ئێمەش مرۆڤی ناکرێ ئەوان لە خوێنێکی تریان تیابێ ناکرێ ئەوان جنسێکی تر بن ناکرێ ئەوان مەلائیکە بن ئەوانش هەروەک ئێمن بگرن لە ئێمە خراپتر بوونە کاتی خۆی لە ئێمە زۆر خراپتر بوونە پێشی 500 ساڵ بەڵام چی ئەوروپای بردە ئەوە یاسا و هۆشیاری یاسا و هۆشیاری بە بەردەوامی یاسا و هۆشیاری کە من هەمیشە ئاشتی شەخەمە پێشەوە شەڕمان نەبێ باری ئابووریمان چاک بێ هۆشیاریمان هەبێ یاساش بەرقەرار بێ و کاریشی پێ بکرێ ئێمەش ئەو حاڵەتەوەمان لەدێ بەڵام هەمیشە دەڵێم هەتا ئەو کاتەی کە یاسا بەرقەرارە بێ یا من یاساش نەبێ هەر باسم تۆ باسی لە ئاین کرد یعنی یاساش نەبێ هۆشیاریش نەبێ هەر ئەمەندە لە هەر کەس بپرسی ئەم ئەرز و ئاسمانە ئەڵێ موڵکی خوایە وایە یعنی من سەیرم لەوە دێ یەکێک بڵێ من لە مرور پارەی ژینگەیان لێ سندوم لەبەرەوە ئارەزوی خۆمە شت فڕێدەمە ئەوێ ئەو کات ئەو قسەی ڕاستە ئەگەر ئەو ئەرزە بە ئەرزی حکوومەت بزانانی ئەو کاتە ئاوا ڕاستە بەری ئەوەی ئەو ئەرزە ئەرزی ئەو حکوومەتە بێ حکوومەت 4 ساڵ و ئەگۆڕێ 6 ساڵ و ئەگۆڕێ وانە هەر ئینسانێکیش بێ وەفاتەکە کەواتە دوجار تۆ بێ وا بیرکەیتەوە ئەوە نابێت تۆڵە لەو ئەرزە بکەیتەوە چونکە دوجار ئەو خودایی کە تۆ ئەیناسی ئەوە ماڵی خوددایە مەگەوانە لەه ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى تو نبینید في حالتي دما مستا أركك السر حكومت دولان بي وديدار دما حفلاتيت بيجيتن أز قليش السر شارعي ناراكم چونكو أز جينجه دفع الدم أريد في دمي دا بيوسني حكومت ناوكي ديتر داني تسر في غرامي رنگا كاريكي باش بي و پێشنیارێکی واشتێکی باش بێت بۆ ئەوەی هاوڵاتی تێبگات ئەم ژینگەیە فراوانە چێڵێت لە باسی ئەگزۆزی سیارە نەبووە بۆ نمونە ئەو غەرامەیە یان ئەو پارەیەکە وەرە گیرێت چێڵێ دەربارەی فڕێدانی شت بۆ لەسەر زەوی چێڵێ ئەو بێ لەبەرەوە وردکردنەوەی ژینگە بۆ پێکەنەرەکانی زۆر گرنگە هاوڵاتی بزانێ وی قانونێکی ینی هەموو قانونێک ڕوحێکی هەیە ڕوحی قانون ئەوەیە دەبێ هاوڵاتی بزانێت لەسەر چی سزا درراوە بۆ جارێکی تر نەیکاتەوە وایە یعنی ئمە سێری ئەم ئەوروپیان ناکەین پشیلەیەک جانەوەرێک ئەهێنن ینی تێگەێنن کەوە لە چۆدا پیسایی بکە و لە چۆدا نیکە کەواتە لە هەرچی شتێکی پلاستیکی تێدا هەبیتن بەس قانونی نابیتن لاستیکی تێدا هەبیت و ڕاستە بێتە کێشان لێرەوە پێویستە زۆر یان لە یاساکەی هاتوچۆشە زۆر گرنگە شتێک بوترێ چۆی ژینگە پیس دەکە ئەم ئۆتۆمبیلە تاوەکو من پارەی لەسەردا بنم ئەوە ئۆتۆمبیلەکەنی ئەوە شۆفێرەکەی شت فڕێدا کەواتەوەمە ئەوە وەکو یەک نهاتەوە ئەبێ ئەوەش مراجعە بکرێتەوە قسەکەی تۆ ڕاستە کەواتە خاڵی سەرەکی یەکەم ئەم ناهۆشیاریە کە باسم کرد بەچی بەوەی کە ئەم ئەرزە هی خوددایە تۆ ژینگەی حکوومەت پیس ناکەی چونکە ژینگە هی حکوومەت نییە ژینگە هی من نییە و هی کەسێکی تریژ نییە ماڵی خوددایە ماڵی گەورەی خوددایە کە گوتمان مزگەوتی گەورەی خوددایە لە ئەڵلقەی پێش و باسمەکە خاڵی دووەم ئەم مەسلەی تەماحەیە کە بەڵێن اقتصاد قدیم چۆن دەڵێن قسەیەکیانە بۆ یان گوت ئابووری کاروانێکە دەڕوا و ئاور ناداتەوە هەر ئینتاج دەکا و هەر بەرهەم دێنێ و بەرهەم دێنێ و بەرهەم دێنێ حەقی نییە ژینگە پیس دەبێیانە بەڵام جارێکی تر لە ئەنجامی ئەمەدا نە ئەبێ ئێمە ئابووری دش بە ژینگە بێ نە ئەبێ ژینگەش بڵێن وڵا لەبەر ئەوەی ژینگە پاک و خاوێن بێ هیچ کارگەیەکمان ناوێ چۆنە بێ وا بڵێن نابێ نە ئەبێ بڵێن لەبەر خاتری ژینگە کارگەکان هەمووی داخن نە ئەبێ بڵێن کارگەکان ئێوەش هەمووتان دەست بەکار بن چی ئەکەن بیکەن ژینگە گرنگ نییە لە ئەنجامی ئەمە ئەم دوو دەستەواژەی ژینگە و ئابووری اقتصاد و بیئە وانە وەکواڵێ ینی ئیکۆنۆمی و ئینڤایرۆمنت هاتن لێکیاندا گوتیان شتێک دابێنین بە ناوی اقتصادی بیئی ینی ئابووری ژینگەیی ئەبێ ئەوە بینە ئەو ناوەندە ئابووریەکمان ئابوور کەوی تەفت خزمەتە ژینگە هێدا ینی بەمانایەک هەردووچیان ئاگایان لە یەکتر بێ هەردووکیان ئاگایان لە یەکتر بێ ینی سوود لە دەرامەتە ژینگەیەکان وەردەگرین لە پێناوی ئابووریدا وانە پێویستیمان بە دروستکردنی خانوبەرێ باش نییە دەڵێن خۆیمە چەومان پێویستە چەگل و چەو و قوم و ئەمانەمان پێ لەکوێ بێنین ئەڵێن لە ڕووباری لە کەناری ڕووبارەکان بەڵام تا ئێرە ڕاستە بەڵام خۆ نابێت و ئەو هەموو غەسالەیە بەریتە ناو ڕووبارەکان و ئەو ڕووبارە تێک بیت و ڕووباری سیروان تێک بیت و ئەم سەری دیار نەبێ و ئەو سەری دیار نەبێ و درەختەکانی ببڕیتەوە ڕێڕەوەکەشی بگۆڕیت و ئاوەکەشی لێڵ و لێخن بکەیت و ماسیەکانی نێوی زیانیان پێ بگات و ئەمە چیمان کرد لە پێناوی دروستکردنی خان و هەڕەشەیەکی گەورەمان بە ژینگەکەیان ئالێرەیە باسەکە ئەبێ ئابووریەکی ژینگەیمان هەبێ ئابووریەکی ژینگەی زۆر زۆر گرنگە کە هەموو دنیا ئێستاکە ئیش بەوە دەکە ئەوجا پێی دەڵێن تۆ لەبیرتە ینی قورئان زۆر تەکیدی لە تەدەبور کردووە تەدەبور یعنی ڕوانینە پشتی دیوی پشتەوە دیوی پشتەوەی ئەو کردەوەی دەیکەی یعنی سێری ئەوە بکە ئێستاکە کارێکت کرد
تەنها شتێکت فڕێدا بەس ئەو کارە بەرهەویشتەکانی بزانێت. إنه فكر وقدر ئەو تەقدیرەی تۆ چییە بۆ دوای ئەو تەفکیرەی کەوا کردن ئەلێرەوە مەسەلەیەک دێتە ئارە یعنی کوشتنی یەک حیوانێک لە ساتە وەختێکدا مرۆڤ هیچ جۆی لێ نییە ئەڵێ هیچم نەکردو کاکە کەروێشکێکم کوشت ئەڵێن تۆ ئەم کەروێشکت کە کوشت چ زیانێکت گەیان بە ژینگە هەستی پێ ناکەی تۆ بەڵام لە ڕوویەکی ترەوە هەستی پێ ئەکرێ ئایا ئەمە دایکی چەند بێچوویەکی ترە چەند زیانیان پێکەوت یان ئەمە ئەو چۆن دەڵێ خواردنەی ئەو کەروێشکە دەی خوارد ئێستا کە زیاد ماوە لە سروشتە چیتر دەیخواتەوە جارێکی تر یانی معادلەکان هاوچێشەکان لە سروشدا هاوسەنگێکە ئەوەندە پارێزراوە بەکردەوەکانی خۆمان ئێمە دێن تێکی دین یعنی یەک ڕۆکێک نەمێنێ لە دنیا ئێستا دابینی هەموو وڵاتان بە دوای چیەوەن دەڵێن ورچی پاندا دەبێت بمێنێ ئیتر شایە ئەڵێن ئەمڕۆ ورچی پاندا شکر بێچوویەکی بوو ئیدی لە خەم ڕەخسا ئیدی جارێکی تر لە نێو ناچێ بۆچی چونکە ئەو نەمێنێ ژینگە تێک دەچێت بەڵێ ژینگە تێک دەچێت ژیانی ئێمە تێک دەچێت جۆرێک زیندەوەر نامێنێ ئێمە تووشی نەخۆشی پێستە جۆرێک نەخۆش زیندەوەری دیکە ژمارەی زیاد دەکە ئێمە تووشی نەخۆشیێکی دیکە دەبێت باخفتنەکە مامۆستای بەڕێز دبێژن ئەگەر دوو بوارەدان و دوو بیاواندا ئاشتی تێدا هاتەکردن ئانکو تۆلێرانس ئان لێبوردەی تێدا هاتەکردن ژیان ئیدی دەیگەشێکەت و دی پێشکەویتن ئەو ژی بوارێ تەسامحە ئاینی و تەسامحە ژینگەهی ئەف هەردوو چەمکە بێنە پاراستن کەواتە مرۆڤان چ کێشە ناوینن ڕاستە یعنی ئەگە تۆ تحملەکە بێنیتەوە بۆ وڵاتی ئەمە زیادیشی کەین بڵێن ئەکسەر ینی تۆلێرانسی نەتەوەیی وانە عەرەب تحملی کورد بکە کورد تحملی تورکمان بکە تورکمان تحملی کورد و عەرب بکە ئاشووری تحملی هەمومان بکە یعنی ئاوا لە ڕووی نەتەوەی تەماشایکەی ئەو کاتە هیچ گرفتێکی شەڕی نەتەوەیمان بۆ دروستە لە ڕووی ئاینی ئاینەکان تحمل یەکتر بکەن لە ڕووی ئاینزایی ئەرتۆدۆکس و کاسۆلیک تحملیەکەن شیعە و سونە تحملیەکەن ئەم جیاوازیانە تحملیەکەن ئەمەی کە خوددا فەرمووی ولا يزالون مختلفين ولذلك خلقهم يعني هەندێک دەڵێن ئەی الاختلافی خلقهم يعني بەمانە لەگەڵ جیاوازیەکانی خۆماندا هەڵکەین لەگەڵ جیاوازیەکانی خۆماندا هەڵکەین بەڵێ مامۆستاگەر ئەم تو گەلک نمونێ ئەوروپا و غەربێت ئینی کەوان کاریە بگەهنەوێ قۆناغیەوانها جانەبێتە بە هەستکەتن ئەرێ تو نابینی مامۆستاوام درێژاییە 300 400 500 ساڵە کار سەرخۆکریە تا گەیشتنەوێ قۆناغێ ئەرێ مەژیل جیهانە ئیسلامی ئەف هەوڵە ئەف تێکوشانە هەیە و ئەمژی بگەینەوێ ڤی ئاستەی بەڵێ هەیە بەس مانای وانێ مش 500 ساڵمان بوێ چونکە دنیا بە جۆرێک ڕۆیشت و ئێستاکە ئەزمونونەکان ئەو ئەزمونونەکانی ئەوروپا ئەزمموی میکانیزمین ینی تەفکیری نییە تاوەکو بڵێن ئەمەش ئەمانەوێ ینی بۆ نمونە بۆ ئەوەی کەوا بەسەرەن ژینگە پیس نەبێ چۆن دەڵێت تەکنۆلۆژیای ئەوروپی شتێکی تازەی داهێناوە لە بوارێکدا ئێمە کە هەمان ئەو جیهازە ئیسیراتکەین و بیهێنین سوودی لێوەرگین پێویست بەوە ناکە ئێمە دانیشین 300 ساڵی تر بیرکەینەوە تا دروستی چونکە بیرروکە هەی بیرۆکەکە هەیە کەواتە زۆر گرنگە ئەوە بزانین کە علم لە هەموو دنیا مڵکی هەمومانە ڕێگەی بۆ کورد کردوینێتەوە یعنی ئێمە ئاسانتر بەس چیوان هەمیشە دەڵێن بڕیارێکی سیاسیمان دەوێت بڕیاری سیاسی ئێستا چۆن گوتمان ترام بایەخی بە ژینگە نادا بایدن بایەخ دەدا هەموو ئەمریکا دەبینین لە ڕووی ژینگە دەگۆڕێ کاریگەری خۆل سەرژیانی هەمیژی دەبیت ئێمەش وا دەڵێن ئێمە هەمیشەوا دەڵێن وەزیرەکانمان و نابێ ژینگە هەر دەستەی ژینگە ناتوانێت هەموو شتێ بکە بەڵکو کارەکان هەموو وەزارەتەکان پێکەوە هەموو بڕیار بەدەست لە هەرێمی کوردستاندا دەبێت ژینگە پارێز بن کە هەستەکە وا بوو ئەچین چیەکەین بە ئاسانی ئەزمموی ئەوروپا لە ڕووی ژینگەیەوە ئەتوانی نەقلکەین بۆ هەرێمی کوردستان چونکە بەشێکی زۆری باسیەکەین ڕۆژێ پەیوەستە بە تەکنەلۆژیا چۆن تەکنەلۆژیا لە خزمەتی ژینگە ئەبێ و ژینگە ئەپارێز ژەمە وتت هۆکارەکانەوەی ئارەزوو ینی خوددا دەفەرمێت لە هەموو شتێکدا لە بواری سیاسی لە بواری ئابووری کۆمەڵایەتی لە بواری دەرونی لە بواری ژینگەی خوددا دەفەرمێ ولا تتبعوا الهوى هەوەستی پێچیە ئارەزووی خراپ ئارەزووی هەڵا یعنی حەزمان لە چی بوو بیکەین دنیا وێرانە بێ کەواتە باسەکە لێرەوە دروستەبی یاسا بۆیە هاتۆتە ئارە یعنی هەر مرۆڤێک وەکو گوتم دەڵێ شوێنی خۆمە چی لەکەم دەیکەم تو هەق چییە ئەمە گرفتێکی گەورەمان بۆ بەێت نەتیجەی دەما مستاجانەوێت ئامۆژەدا ئارەزووە ئارەزوش ئێکشوان تشتا کات فێترینە خودی تەعاڵەت ناف مرۆڤاندا چەسپاندینە و هەبوون هەیە ئەری مرۆڤ چاوەشێتن شەڕی ئارەزووە بکەن ڕەغبە و هەوە بۆیە هەمیشە لە قورئاندا ئەوەی کە چۆن دەڵێ ئەوەی کە زەم کراوە وشەکە هەوایە هەوا چی هەوا بریتێ بەمانە لە ئارەزووی خراپی مرۆڤ یعنی حەز بکە چۆن دەڵێ ئەڵێ من حەزەکەم بە وێرانکردنی ماڵی تۆ ئەوانە ئەم نمونانە ینی کابرایەک دێ یعنی هیچ مشکلەیەکی چۆن دەڵێ خۆی گرفتی لەگەڵ تۆ نییە بەس ڕێگەی ماڵی تۆ تێکەدا ماڵی تۆ تێکەدا چۆن دەڵێ گرفتێک بۆ ماڵی تۆ دروست دەکا ینی ئەمە چی چۆنی لێ ئەخوێنیتەوە ینی هەر ئەوەی لێ خوێنیتەوە ئەم برادەرە ئارەزوویەکی
شەڕانی هەیە ئارەزوویەکی خراپەکاری هەیە لە ناخیدا ئەمە ئەویتر ئینسان ڕەغبەتی هەیە هیوایەتی هەیە چۆن دەڵێ ئارەزووی شتێکی دیکەی هەیە بە پێی یاساڕێکی خستووە زەرری بۆ تۆ نیە گرفتیتە هەمان دەمدەما مسات شتێکی دیتر گەلک گرنگە ئەگەر جەنابێتە ئاماژێ پێ بداتن ڕێکخراوین ژینگەهی پشێوازێکی گشتی و هەموو ڕێکخراوین دیتر ژیاوێت بەحسا مرۆڤیتکەن و بەحسا گرنگیا ژیانە مرۆڤیتکەن چەند یا گرنگە کوان هەلمەت هەبن ئەتناوە کار و چاڵاکین خۆدا کو خەلکی ئانکو تاکی فێرەوێ چەندێ بکەن ژینگە دۆست بن ئەگرنگە ئەی بۆچی دروست بوون ینی لە ئەوروپا ئەینی کۆمەڵگەی مەدەنی خۆمە نەمان بووە لە ئەوروپاوە هێناومانە دەستەواژەی کۆمەڵگەی مەدەنی کۆمەڵگەی مەدەنی بۆچی پیا بوو لە ئەوروپای غەربی لە ئەوروپای ڕۆژئاوا چونکە لە ئەوروپای ڕۆژهەڵات سیستەمی دەسەڵات چی بوو سیستەمی دەسەڵات لە ئەوروپای ڕۆژهەڵات بریتی بوو لە ئەوەی کە چۆن دەڵێ دەسەڵاتێکی ڕەها لەسەرەوەیە دەسەڵات پیانەگوت دەسەڵات و جەماوەر بەێ ئەمە زمانی هەفتاکانیش وڵاتی ئێمە زۆر بەکاری هێنا دەسەڵات و جەماوەر مستەلەحێکی کۆمۆنیستی ئیشتراکیانەیە دەسەڵات ناوەندگیری نەبوو هیچ لە ناوەندەکەیان نییە وەکو ڕعەتێکە و جەماوەر و لەبەردەستی و دەسەڵاتی سەرێکی ئەکا بۆ خۆی تەواو هیچ یان بەدەست نییە ئەوروپا کە هات کۆمەڵگەی دامەزران بەمانە گوتی تەجەموع جایە و مجتەمع جایە ئەم سۆسایەتی داهێنا کە کۆمەڵگە بە شێوازێکی سەرەکی هۆشیار بێ لەسەریشەوە دەوڵەت هەیە لە نێوان دەوڵەت و کۆمەڵگا ئەبێ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەبێ کە لە نێو کۆمەڵگەوە دەرچن خۆیان ڕێکخەن هەست بە بەرپرسیارەتی بکەن خۆبەخشانە و ئازادانە خۆیان ڕێخن وردەکاری ژیانە کۆمەڵگەی بزان سەرخەن بۆ سەرێ وەڵامی دەوڵەتیش بێنەوە بۆ کۆمەڵگە ئەمە لەمەوە دروست بوو لە وڵاتی ئێمە شاکە ئێستا ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە و زیاد لە 6 تا 7 هزار ڕەنگە هەبێت و بەڵام ڕەنگە هەزاریشیان کارا نەبن بەداخەوە لە بواری ژینگەشدا 221 ڕێکخراوی ژینگەیمان هەیە ڕەنگە 20یان کارابن لە سەرتاسەری کوردستاندا تا ئەم ساتە وەختە ئەمە نیشانەی ئەوەیە کە هێشتا ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە وڵاتی ئێمە بە ئەرکی خۆی هەڵنەساوە بەێ کەواتە مام سەبرس ئەگەر ئەم بچینە سەر ڕێکارێن vê hizra canabêta niha amajê pê detin ku qebûlkirina jîngehê li def me hebîtin eb hemî xweşî û nexweşiyên wê ve em digel êk hel bikin em wekû mirov erê mamosta ev fikiran ku ev tiwîriye ev qenaete dê çawa şor vebîtin bû ser astê takî çi rêkar heye ku qenaetê vê çendê bînît بەری یاسا ئەوانە هەموو مرۆڤێک قسەیەکی ئەڵەن فلانە کەس مرۆڤێکی خاوەن مەبدەە بەێ ئەو مەبدەانە کۆمەڵی مەبادی و بنەما هەندێک مرۆڤ خۆی بۆ خۆی پێ پابند کردووە جا بۆ ئێمە زمانی خۆی ینی لە پێشی ئێستا زۆر جوان بوو کە مرۆڤی مەبدەئیمان زۆر بوو ینی خۆی بڕیاری داوە گەندەڵی نەکە ئیدی نە حکومەتی پێویست بوو نە یاسای پێویست بوو نە هیچی دیکە ژماری ئەمانەمان زۆر بوو بەداخەوە لە ئەنجامی چۆن دەڵێ لاوازی زۆر بوارەکانی ژیان ئێستا ینی چۆن دەڵێ مەسئلەی هەستکردن بەو بنەمایانە کەم بۆتەوە لە ئەنجامدا ئیشکردن لەسەری زۆر گرنگە یانی نمونەیەک پێ بڵێم یعنی لە ژیانی ڕابردوودا بە هەمومانیان دەگوت ئەم ئەرزە دایکە تەنانەت ئەو شعرانەی ئێمە لە قوتابخانە لەبەرمان دەکرد بە چۆن دەڵێ بە نیشتیمانیشان دەوت دایک نیشتیمانی دایکی نیشتیمان ئەوە مەسرودەکانمان لەبەرە کرد کەواتە وەختێک ئینسان چۆن وەکوونەوەیەک وەک مناڵێک ڕێزی بۆ دایکی خۆی هەیە چۆن دەڵێ ینی سۆز و ڕەحمی بۆ دایکی خۆی هەیە دایکیشی بە هەمان شێوە بۆ ئەو پەیوەندەکە پەیوەندی نێوان دایک و مناڵەکانێتی ئێمە ئەبێ ئاوا لەگەڵ ژینگە تێبگەین بۆچی پێمانیان دەگوت خاک دایکە بۆچی پێمانیان دەگوت نیشتیمان دایکە لەبەرەوەی وا تێبگەین ئەو ڕێزەمان لە نێواندا هەبێ جا لەبەرەوە هەتا ئەو پەیوەندیە نەجێڕینەوە هەست بەو پەیوەندی ئەو هاوشێشە ڕاستە ناکەینەوە خاڵێکی تر ئێستاکە یعنی ئەوەی کە خوددا لە قورئاندا بە ئێمەی گوت فترى القوم فيها صرعى كأنهم أعجاز نخل خاوية فهل ترى لهم من باقية يعني قومانێک کە بە ڕەشەبا لە نێوچوون مەبەستم لە نمونونەکەیە نمونونەکە خودداوامان بۆ باز دەکا يعني فهل ترى لهم من باقية أي لا ترى لهم من باقية يعني هیچ ئەسەر و بەقایە نەمام ئینسانە لە نێوچوون فترى القوم فيها صرعى صرعى نتیجەی سراعە سراعش من و تۆ لێچێکمان لە نێوە بین سراع لە نێوبردننی یەکترە ئێمە لەگەڵ ژینگە نەژینگە ئەبێ ئێمە لە نێوبەرێ نە ئەبێ ئێمە ژینگە لە نێوبەری لە ئەنجام ئەبێ بچینەوە سەر ئەو ئاەتە پەیوەندەکەمان بەرینەوە بۆ پەیوەندیە کەچی بێ پەیوەندیەکی تەعایوشی بێ لەگەڵ ژینگەدا خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی بچینەوە سەر ئەوەی کە خودای گەورە لە قورئاندا فەرمووی وەلەه اختلاف الليل والنهار خدا جیاوازیەکانی دروست کردووە شەوی داناوە ڕۆژی داناوە زەوی داناوە
ئاوی داناوە وشکانی داناوە ئەوی داناوە هەموو ئەمانە ئەم پەیوەندیانەی بەڕێخێنەوە خدا فەرمووی ما ترى في خلق الرحمن من تفاوت وتمان تەفاوت فەوتکردنی یەکترە ینی خدا دروستکراوێکی نەهێناوە ئەویتر لە نێوبەرێ شتێک سەحسە بۆ شتێکی دیتر ئەویتر کەواتە لێرەوە خدا پێمان دەڵێ ئێوە نابێ ژینگە لە نێوبەرن ژینگە نابێ ئێوە لە نێوبەرێ پەیوەندیەکەتان دەبێت پەیوەندی جیاوازی بێ بەڵام بە جیاوازیەکانتانەوە بژین زۆر باش مامۆستاکەر دومەهی ئاختن ئەس بژمە جەنابێتە کە گەلێک یا گرنگە بووچی ژینگە هەمی جوانی خۆ پێشکەشی مرۆڤان دکەتن بەلێ مرۆڤ ئامادەنیە هەمی جوانی پێشکەشی ژینگەی بکات دەبێ بەرژەوەندەکان بدۆزینەوە یعنی سێ دەستەواژە هەیە لە زمانی عەربی ئەڵێن مەسلەحە مصالحة إصلاح بله يعني ما يكون خدا بأي مدى فرمي أمشين تيك مدن ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها يعني معناه وايا خدا أو روجي مروفي أم زوي بمروف داوة إصلاحي كردوه أو معناه ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها معناه كاتي خدا مروفي دابا زاندو تسر أم زويا فساد كان تري لا بردوه هاوسنج كاني لا داوة ريكي خستوته بباچي وبجواني بهاوسنجي تسليمي إمي كردوه ئەرکی ئێمە چییە؟ ئەرکی ئێمە شوێ بە هاوسەنگی ڕایگرین بەرژەوەندی ئێمە چییە لەوەی بە هاوسەنگی ڕایگرین هەمومان ژیانێکی پاک و خۆش دەژین کە مادەی 33 لە دەستوری عێراقیدا ئەمڕۆ بە من و تۆ بە هەموو خەڵک دەڵێ مادەی 33 هەموو کەسێک مافی هەیە لە ژینگەیەکی سەلیم و پاک و خاوێندا بژێ کەواتە بوو بە مافێکی دەستوری ئەم مافە دەستوریە بەچی دێ بەوەی ئێمە بزانین مەسلەحەتمان هەیە لە ژینگەی خاوێنە کە تەندروستیمان باش دەبێ ژیانێکی خۆش دەژین خەڵک بۆ دەچێت بۆ ئەوروپا دەڵێ ژینگەی ئەوروپا پاک و خاوێن و جوانە ئەو ژینگە پاک و خاوێنی ئێمەش هەمان بێ ئەو مەسلەحەتی ئێمێ چۆن ئەمە دێتە جی ئەم مەسلەحەتە چۆن دێتە جێگە چۆن دێتە دی بەوەی مساڵەحە بکەین مساڵەحە بە کوردی ئاشتەوە لەگەڵ ژینگە ئاشت بینەوە گرنگتیا ژیانە مەک و بەردامیە پێ بدەین ئەوە و ئەم دگەل ژینگەهێت باش بین و جوانیە پێشکەشی ژینگەهێ بکەین بەڵێ پێویست بەواکە لەگەڵ ژینگەدا بۆ ئەمە بەسەش هەرم قسانە ڕەنگە بەس نەبێ دەرکەوت لە ئەوروپا ڕێگەیەکی تریشان دۆزیەوە تۆ ڕێگەیە کە پێ دەوترێ سوفت پاوەر ڕێگەی هێزە نەرمەکە هێزە نەرمەکە چییە؟ فیلم و دراما و تەمسیل و ئەمانە لە ڕووی سینەمایی سپۆتاتی کورد دەرەکرێت کە مرۆڤ کاریگەری زۆری لەسەر بێ بۆ ئێمە زۆر ئەفلامی سینەمایی مثلا فیلمی 2012 فیلمێک هەیە باسی دەڵێ ڕۆژێک دوای سبەی ئەمانە مووی فیلمی ژینگەی ینی بۆ لەمە دووە ئاشنا دەبین بەوەی کۆمەڵێک فیلم دێتە ئارە پێڵێن فیلمی ژینگەی درامای ژینگەی بەم شێوازە دەتوانین زیاتر زۆر سپاس بوو جەنابێتە مامۆستای بەڕێز بوو پێشکەشکردنەوان هەمی یاختنێن پڕ بەها بەڵێ بینە ڕوو بیسەرێن بەڕێز وی ئەوەی دەینە دومایاوێ خەڵکێ و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی هیڤیامەوە مەشیابیتن خزمەتێکی پێشکەشی هەوێن بەڕێز بکەین سەبارەت لێبوردەیە ژینگەهی چاوام لێبوردە بین دگەل هەفتوو وەسا لێبوردەژی بین دگەل ژینگەهێ و دگەل ژینگەهێ هەڵ بکەین چونکوت نەتیجەیدا ماڵە مەهەمیانە ببینم خێر و شاد